وەرزی سەرماوسۆڵە و بەفربارین لە دەڤەری سۆران دەستی پێکرد. سەرڕای ئەوەش کە لە ماوەی ڕابردوودا لەلایەن چالاکانی دەڤەرەکەەوە کەمپین بۆ پێدانی نەوت بە هاوڵاتیان پێکهێنرا، بەڵام هاوڵاتیان تا ئێستا نەوتیان پێنەدراوە و نیگەرانن لەوەی حکوومەت ئاوڕیان لێناداتەوە و بەدەم داواکاریانەوە نایات. دابینکردنی سوتەمەنی لەلایەن حکوومەتەکان لە پێداویستی سەرەتاییەکانە کە دەبێت حکوومەتەکان بۆ هاوڵاتیانی خۆی دابین بکات، بەڵام حکوومەتدەستان لەم هەرێما پێدەچێت بۆی زۆری پڕژانیان بە گەندەڵی و پڕکردنی جیفانی خۆیان و دزینی قوتی ئەو خەڵکە نەپڕژێنە سەر ئەوەی کە ئەم ڕاستیان بیسو بێتەوە کە دەبێت دەسەڵات و حکوم لە بەرژەوەندی هاوڵاتیان دابێت. حتما بێگومان نەفت زۆرە، ئەگەر سەرزەمین و ژێرزەمینی هەرێمی کوردستان لێک بدەوە هەمووی پڕ لە نەفت، ئەگەر بێت و ئەو نەفتەی بدەنە خەڵکی خۆیان لە باتی ئەوەی بچن بە $50 بدەنە دەوڵەتان، بابێن بە 100,000 بدەنەوە خەڵک مەمنون شەلیان بکڕیتن. نەوت گیرانە، ئێمە وەکو خەڵکی سۆران وەکو وڵاتیانی سۆران ساڵانە ئەو چێشەمەەوە دروستەبی خەڵکی هەرێمی کوردستان کە وەرزستان هات حکوومەت بێ پلانی حکوومەت وای کردووە خەڵک بکەویتە قەیرانی نەوتەوە، یعنی بەو بێ پارەی بۆ بێ معاشەوە خەڵک ناتوانێت توانای ئەوەی نییە نەوت بە 150,000 بکرێت. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بە سوتەمەنی بۆ هاوڵاتیان دابین نەکردووە، ئەوەتە بەفریشباریەوە و کە ئێستا حکوومەت هیچ باسێکی لەبەر نییە کە سوتەمەنی بۆ هاوڵاتیان دابەش بکاو و هاوڵاتیان پێویستیان بە سوتەمەنیە. ئێستا هەفتێک لەمەوبەر نەوت بە 135 نەشش، ئێستا ئەمڕۆ هەتا 155 ڕۆیە، نرخەکەی بەرزە. هۆکارەکە شێوەیە کە حکوومەت زۆر بە سستینەوە تەوزیعەکە بۆ نمونە ئێستا نەوتی پارساڵ شێوەی هاوڵاتی وەرگرتێ لە سۆران. جوگرافیای سنووری سۆران وا هەڵکەوتووە کە ناوچەیەکی کوێستانی ساردە و ساڵانە بەفر و بارانی زۆری لێدەبارێت، بۆیە هاوڵاتیان پێویستیەکی زۆریان بە سوتەمەنی دەبێت و تەنیا بە بەرمیلێک و دوان ناگەنە وەرزی بەهار. ئەمە لە کاتێکدایە لە ئێستاشدا بەرمیلێک نەوتی سپی لە بازاڕەکانی سۆران بە 155,000 دینار دەفرۆشێت. ئەمە شوای کردووە ئەرچی سەرشانی هاوڵاتیان قورستر بێت. قایمقامی قەزای سۆرانیش دەڵێت لە ناوچە کوێستانەکانەوە دەست بە دابەشکرانی نەوت کراوە و ئومێد دەکەین ئەم ساڵ بەرمیلێک نەوت بە هاوڵاتیان بدرێ. بەرمیلێکی نەفتی بەشی خەڵکی ناکە، بەڵام وەزی حکوومەتی عراقی ئەوە بۆ جارە ئەمە لە ڕێگەی حکوومەتی عراقیمان لە بۆ دەهات. حکوومەتی عراق چەند ساڵ لەگەڵ ئەو حساری لەسەر کوردستانی دانابوو، ئەو نەفتەشی خست بۆ زمنی ئەو حەسارەی لە کوردستانش نەفتی سپی بەرهەم نایندری ئیدی ئەتیمادمان لەسەروان بووە. ئەو ساڵ ئەگەر وێ ڕابگەین بەرمیلێک نەفت بدەین پێمان وایە شتێکی باشە، چونکە تاسی لەسەر بازاڕیشەکە. گەرچی لە چەند ناوچەیەکی سلێمانی و هەولێر دەست بە دابەشکردنی نەوتەکەی حکوومەتی عراق بەسەر هاوڵاتیاندا کراوە، بەڵام ئیدارەی شارەکان دەڵێت ئەو بڕانەوتە بەشی ئەوە ناکە هەر خێزانێک بەرمیلێکی پێ بدرێت، بۆیە لەم ساڵدا ئەولەویەت بۆ ئەو خێزانانەیە کە ساڵی پارهیس نەوتێکیان وەرنەگرتووە، بۆیە مەترسی دەکرێت ئەم ساڵ ناوچەی سۆران لە بەرمیلە نەوتەکەش بێبەش بن. وەرزی سەرماوسۆڵە لە دەڤەری سۆران دەستی پێکرد. چیاکان بەرجی سپیان پۆشیوە بەهۆی بارینی بەفرەوە، بەڵام تاوەکو ئێستا هاوڵاتیانی ئەو دەڤەرە بەرمیلێک نەوتی سپیان پێنەدراوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.